بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. دەزانن کە باسکردن لە یارەکان وەستاوە و دەشزانن لەوەی کە تەوەرە گرنگەکانی بابەتی باسکردن وەستاوە، بەڵام هەمیشە ئەو جیاوازەی کە دەبێت هەبێت ئەبێ لە خۆماندا وجودی هەبێت. هەمووکو کەناڵی ئاسمانی پێم، هەمووکو شیکاری وەرزشی، هەمووکو بەندە محەممەد ئیبراهیم. ڕاستە دۆخەکان وەستاوە، ڕاستە بینەری ئێمە بە بابەتێکەوە گرێ دەدرێت یا باسی بۆ کرێت کە سواوە تااقەتی لێ چووە، بەڵام ئێمە هەوڵ دەدەین ئەو شتە پێشکەشخێن کە خزمەتەکە و ئەو شتە بوترێت کە لە خزمەتی بینەر و لە خزمەتیان دەرانە. مەوزوعی بەرشەلۆنە پێشەوە حەزەکەم قسەیەکی لەسەر بکەم. مەوزوعی بەرشەلۆنە مەوزوعێکی زۆر ئاڵۆزە. لە ماوەی ڕابردوو هەرچیەک هەستاوە، هەر کەسێک قسەیەکی کردووە، لای خۆی قسەیەکی کردووە. بەرشەلۆنە لە قەیرانێکی داراییایە، بەرشەلۆنە ناتوانێت گرێبەستکە، بەرشەلۆنە خەریکی نۆژەنکردنەوەی یاریگایە، بەرشەلۆنەوە بەرشەلۆنە نەگەڕاوە تۆ یاسای یەکبێک، بەرشەلۆنەوە بەبێەوەی هیچ کام تەفاسیلەکان بیرێ ببینێت، تەواوی کێشەکان بیرێ ببینێت، تەواوی داتا و ئامار و بارودۆخی کێشەکان بیرێ ببینێت. طبعا من بە حکمیەوەی زۆر هاوڕێ هەیە قسە لەسەر بەرشەلۆناکە، ینی مەوزوعی بەرشەلۆنە مەوزوعێکە بەجددی ئەوە خراپە، یعنی بە جۆرێک لە جۆرەکان تۆ دیت شتێگەڵی لە سوودیە و چوار کەسی تر لەو لاوەدانی شێ خۆی کردووە بە لاپۆرتە یە لەسەر تۆ قسەیەکە هەر نییە. ئەڵێی بەس لە ناو کووردا 327 لاپۆرتامان هەیە لە ماوەی ڕابردوش. من کە خۆم لەم باسە لایەوە لەبەر خاتریەوە خۆم لایەوە و تومە بەشکم ئەم هاوڕێیانە بێن خزمەتەکەیان بکەن، بەشکم کە خۆیان کرد ئەمە خاوم بەرشەوە و بەرشەوە بێن تەفاسیلەکەی بە بینەر بن، ینی بینەر هەر نێت بەوە هەڵخەڵەتێ بڵێ بەرشەلۆنە لە کێشەی داراییە، بەرشەلۆنە تووشی قەیرانی داراییات و بەرشەلۆنە چییە، بەرشەلۆنە مەلعەبەکەی تەواو نەبووە، بۆ تەواو نەبووە، بەرشەلۆنە بیاوێتی بەچێ نەیاوە بەچێ، بۆ ئیشەکان بەڕێوە نەچون، بۆ وانەچوە لەگەڵ ڕێزم کۆمەڵی هاوڕێی ئەزیزم هەیە کە بە پەنجەی دەستە بژێرێ کە بە تایبەت لە مۆزوعی بەرشەلۆنەیە زۆر هەوڵی داوە، زۆر باسی کێشەکانی کردووە، زۆر ویسێتی دەستخاتە سەر ئیشەکان، بەڵام لە کۆتایە نەگەیشتۆتە سەر و شتەی کە هەندەری بەرشەلۆنە تێر بکە. بۆیە من جارێکتر من هەڵدەستمەوە بەم کارە و ڕەنگیشە زۆر هاوڕێ بڵە دوایی کە منم بابەتەتان بۆ بڵاوەکەمەوانێ حەزەکەم تا کۆتایی جۆم لێ بگرن، دوای بڵێم وەڵای ئەمە ژەمانزانی بڵاو نەبوو، بەڵام ئەمانەی کە من لەم راپۆرتە تا باسەکەم من وەکو خودی خۆم با نەڵێم بۆمان، من وەکو خودی خۆم نەبینیومە لەلایەن کەسێکەوە، نەبینیومە لەلایەن میدیایەکەوە، نەبینیومە لەلایەن هاوڕێیەکەوانێ ئەم بابەتی تەفاسیلە باس کرێ. ئەیتر ئەو بە گرنگی نەزانیەوە یاچی لایەتی بەخوا من سیقم بەوە نییە کە بڵێ لامیە، چونکە بابەتی من باسیەکەم ڕەنگە بابەتێکی گرنگ بێ، بۆیە حەز دەکەم لەگەڵ مابن. ئاوا ڕێک من بە تەفاسیل لەگەڵ تا ڕۆم بابەتەکەم بە راپۆرتی بۆ حازر کردوون هەمووی لەگەڵ مابن بە تەفاسیل جوان تێتانەگەێنم بۆ هەمووانی کە هەندەری بەرشۆنەکانی و کێشەکانی بەرشۆنە بزانن. ئەم 25 دقەی لەگەڵ منابە پێویستت بە هیچ کەسێکی تر نییە دووبارە لە کێشەکانی بەرشۆنەیە باسی چارەسەرکردنی کێشەکانت بۆکە. طبعا سەرەتای دروستبوونی کێشە دارایەکانی بەرشەلۆنە لە نێوان ساڵی 2014 بۆ 2017 ئەمەش بەهۆی چی؟ بۆی سەرفکردنێکی پارەیەکی زۆری بێشومار لە کڕینی سوارێس و دواتر دێمبڵی کۆتینۆ گریزمان کە ئەمە لە هاوینی 2017 و دواتر 2018 ڕوویە. ئەگەرچی ساڵی 2017 نیمار فرۆشا بە 222 میلیۆن یۆرۆ، بەڵام وەبەرهێنان لەو بڕەپارەی نیماردا خراپ بوو و هیچ سوودێکیشی بە بەرشۆنە نەگەیان. ئەمە سەرەداوی کێشەکە. وەرزی 2018 بۆ 2019 موچەی یانەکە، ئەمە باشی من سەرەتای کێشەکانت بۆکەم، موچەی یانەکە گەیشتە 600 میلیۆن یۆرۆی ساڵانە کە ئەمەش بەرزترین موچە بوو بۆ یانەیەکی وەرزشی. ئەمە یەکێکی تر لە هۆکارەکانی کەوتنی بەرشەلۆنە بۆ قەیرانی دارایی کە لەو کاتەشدا تەواوی داهاتی بەرشەلۆنە کە پەیدا دەکرد سایە هەفتای موچەکەی برد. تەمان لەمە من وەکو سەرەتایەک پێتان دەڵێم، ئەمە بابەتی و زانیارەکە نیە، دوای دەچمە سەری. لە وەرزی ساڵی 2020 کاتێک کۆڤید-19 هاو و داڕمانی بەرشۆنە هەرسێکی گەورەی توژات کە دواتر
یاریگاکانی داخرا خۆتانزانن ژیان وەستا کە ژیان وەستا یاریگا دەوداخرا سەردانکردن بۆ ستۆر وەمە داخرا کەمە ژوای کرد کە داهاتی بەرشلۆنە نەمێنێ. لە ساڵی 2021 قەرزەکانی بەرشەلۆنە گەیشتە 1.3 ملیار کە 730 ملیۆنی قەرزی کورتخایان بوو کە ئەمەش وای کرد یعنی بەرشلۆنە دەبووە زۆر بە زووی 730 ملیۆن یۆرۆ لەو قەرزە بداتەوە ئەوی تری دیرەشخایان بوو کە ئەمەش هۆکاری سەرەکی بوو لە مانگی هێشتی ساڵی 2021 بەرشەلۆنە لەبەرەوەی قەرزەکان داتەوە ناچار بوو دەستبەرداری مێسی بێت لەبەری نەی دەتوانی مێسی بە موچێکی زەبەلاحەوە بمێنێتەوە و هەر سەرۆکێکیش بووایە لە جێگەی لاپۆرتا بۆ سەرەکاتی بەرشەلۆنە دڵنیا بن لەوەی هەمان قەراریە. ئەمە من هەر باسی سەرەتای کێشەکانت بۆکەم. لاپۆرتا یەکەم هەنگاوی بە دەستبەرداربوون لە کۆمەڵ ئێستێرە دەست پێ کرد کە لە کومانەوە دوای سوارێز و یاریزانەکان گریزمان گەڕایەوە ئەتلێتیکۆ دووە دواتریش دەستبەرداربوون لە مێسی کە ئەمە بڕیارە گرنگەکەی لاپۆرتا بوو بۆ ڕێخستنەوەی دۆخی ئابووری بەرشلۆنە. ڕەنگە زۆر هاوڕێ بڵێن کاکە میسی ئامادە بوو موچەکەی کەم کاتەوە. مۆزوعی میسی پێدانی باجەکەی و ئەو ساڵانی باجەی کە کەوت ئەگەر میسی 35 ملیۆن یۆرۆی ساڵانەی لە بەرشەلۆنەدا وەرگرتوێ بەرشەلۆنە ناچار بۆ بۆی میسی و 35 ملیۆن یۆرۆی ساڵانە بداتە حکومەتی ئیسپانیا واتە موچەکەی میسی 7 ملیۆن لەسەر داهاتی بەرشەلۆنە کەوتووە چونکە ئەوان سیستمی باج بە ڕێژەی لە 100% وەردەگرن بۆ یاریزانەی سەر و سەقفێکی موچانی ئیتالیا ژەم یاسایە پێڕەوەکە. بۆیە تۆ مێ یەکسەر بە من بڵێ وڵام میسی 35 ملیۆنیە بۆ کێشە نەخێر کە 35 یا بە میسی ناچاریش بۆ 35 تر بدا بە کاریۆ ئیسپانیا. هاوڕێیانی ئەزیزم لە کۆمنتەکانە گوێ لە بابەتەکەی من بگرن چونکە بابەتەم تایبەتە بابەتی وەڵامدانەوەی پرسیارنێ بۆیە داوای لێبوردنتان لێ یەکەم یعنی گوێ لە بابەتەکەم بگرن ئەنجەبات تێگەیشتنتان بۆی هەبێ. استراتیژیەکانی لاپۆرتا بۆ گێڕانەوەی باری دارایی یانەکە لە ساڵی 2021 دەستی پێکردووە. طبعا گوێ جوان گوێ لەم قسانە بگرن. یەکەم بەرزکەرەوە دارایەکان بۆ بەرشەلۆنە فرۆشتنی لە 125 پشتی تەلەڤیزۆنی و گەلەری یانەکە لەگەڵ لە 149 مادە دیجیتالەکان وێنە و ڤیدۆ هایلایت یانەکە بۆ 25 ساڵ بەمەش من دەقی بڕەپارەکەت پێڵم بەمەش 667 ملیۆن یۆرۆی بۆ بەرشەلۆنە پەیدا کردووە و یاریزانانی پێ ناونووس کرد کە لەو کاتەدا ئەگەر بیرتان بێ هەریەکە لە کۆندی و لیڤاندۆڤسکی و ڕافینال لە ڕێگەی ئەم مامەڵەی لاپۆرتاوە ناونووسکرا. درێژکردنەوەی ماوەی قەرزی سەریانەکە لە 1.3 ملیار یۆرۆکەی بانکە ئەمریکیەکانی جۆ بگرن. ئەمە زانیاریەکانە کە من پێدانەڵم چاوەڕێم کردو نەماوە. ئەو 1.3 ملیاری بەرشۆنەوە ریگرتووی چێ بۆی بانکە ئەمریکیەکان گۆڵدمان ساکس JP مۆرگان هی ئەم سێ بانکە و ماوەی گێڕانەوەکەی درێژ کردوتەوە تا کۆتایی 2025 بە سوودی لە 104 کە پێشتر تەنها لە 102 بەرشەلۆنە هاتووە ماوەی قەرزەکەی درێژ کردوتەوە لە بەرامبەردا سوودەکەی زیاد کردووە لە 102 کردوێتی بە 104. دووبارە بەرشەلۆنە قەرزێکی نوێی وەرگرتوتەوە بۆ پرۆژەی یاریگای کامنو کە دەبێت بە سپۆتیڤای کامنو بڕی 1.4 ملیار یۆرۆ بە قەرز زۆر گیراوە بۆ نوێکردنەوەی یاریگاکە پاش تەوابوونی یاریگاکە ساڵانە لە نێوان 200 بۆ 300 ملیۆن یۆرۆ پەیدا دەکات واتە ئەم یاریگانووی بەرشەلۆنە تەواو بێ 200 بۆ 300 ملیۆن یۆرۆ بەرشەلۆنە پەیدا دەکات. نەکاکە محەممەد جان موچەدانی لیڤاندۆڤسی میسی ئەرزی فەرقی زۆر زۆرە بە قوربان تکایە تخوا لە شتەکان ورد بنەوانێ ئەنجا یعنی دۆخەکە بزانن دەستبەرداربوون لە میسی بابەتێکە واز لە بابەتی سۆز و عەتەف وێنە یعنی لاپۆرتا زۆر باشکاتۆ تۆ پێتەڵێ بەرشەلۆنە لە پێش هەموو شتێکە ئەگەر بوویستایە بەرشەلۆنە تووشی خەیرانی گەورەی دارایی نەبێ لاپۆرتا بڕیارەکەی زۆر دروست بوو ئەگەر وەکو هاندەرێکی بەرشۆنە بیرەکەیت و بەس وەکو خودی میسی وەکوی کە هاندەرێکی میسی و بەرامبەر و خزمەتی میسی کردوێتی منیش لەگەڵ تام ناقێکی زۆر گەورە بوو بەرامبەر بە میسی چمە سەر بابەتەکەی خۆم. دواتر کەمکردنەوەی موچەی یانەکە ئەمە هەنگاوەکانی لاپۆرتایە بۆ ڕێخستنەوەی باری دارایی بەرشۆنە بەیزندانی مێسی دواتر بۆسکێس و ئەلباوە قۆناغیەکەم پاشان کەمکردنەوەی موچەی شتیگن دیۆنگ لیڤاندۆڤسی هەتا موچەکە دابەزیوە سەری ئەم هەنگاوە کە ناوێتی لە 650 ملیۆنەوە بۆ 420 ملیۆن بەڵام هێشتا مۆرزە یاریزانان بە تەمیناتی شەخسی ناونووسکراون جگە لە گارسیا کە خراوەتە شوێنی شتیگن. دواتر زیادکردنی سپۆنسەرەکان بۆ زیادکردنی داهات بە نمونەی سپۆتیڤای 435 ملیۆن دەداتە بەرشلۆنە بۆ 4 ساڵ. طبعا ئەرقامەکان لاتانە ڕوا بەڵام
دواتر لای خۆتان بینوسنەوانێ بەشکە هیچ کێشەیەکتان لەسەری توش نەبێ. هەموو ئەم شتانە شتی باشن کە بەرشەلۆنە 5 وەرزە لە چاکسازیدا بەڵام تا ئێستا نەگەڕاوەتەوە باری ئاسایی خۆی تاکە چارە چاوەڕێکردنی تاوابوونی یاریگاکەیە چونکەوە سەرچاوی سەرەکی چارەسەرکردنی کێشەکانی بەرشەلۆنەیە. دێمە سەر پوختەی پرۆژەکە کە ئەمە وجودی نییە. کامەی تر زۆر دەمێکە چاڕم بەزەر باز نەکرا بۆیە ناچارم من باسیکەم. پوختەی پرۆژەکە چییە؟ پوختەی پرۆژەکە ئیسپای باشە. ئیسپای باشە یعنی چی؟ یعنی یاریگا و چواردەورەکەی ئەو پرۆژە بزنسی کە لە چواردەوری یاریگاکە ڕێگەخرێ. تامان خۆتانزان ناوی یاریگاکە سپۆتیڤای کامنەوە. بودجێ پرۆژەکە 1.4 بۆ 1.5 میلیۆن یۆرۆی تێدەچێ، ملیار یۆرۆی تێدەچێ. سەرچاوی پارەی جێبەجێکردنی پرۆژەکە قەرزی بانقی گۆڵدسمان ساکس و JP مۆرگان. ماوەی گێڕانەوەی قەرزەکە 25 ساڵ لە داهاتی یاریگاکە نەک لە پارەی سەرماییانەکە. واتە ئەم قەرزە چۆن دەدرێتەوە؟ ئەم قەرزە لە ماوەی 25 ساڵی داهاتوە یاریگای کامنوو چەندە پەیدا دەکا 125 ئەو داهاتی کێت بۆ نمونە 100 میلیۆن پەیدا دەکات ڕێک 25 میلیۆنی 200 پەیاکە ڕێک 50 میلیۆنی ڕێک دەگەڕێتەوە بۆ کۆمپانیای کە قەرزەکەی داوە بە بەرشەلۆنە. واتە ئەمەوە نییە بەرشەلۆنە لە پارەی کاشی خۆی بێ و پارەیە باتەوە بە قەرزەکە نە. لاپۆرتا زۆر ژیرانی شەکەی کردووە. ئەو داهاتەی کێتە بەرشەلۆنە بۆی یاریگای کامنەوانێ هەموو ساڵێک لە 125 دەچێتەوە بۆ دانەوەی قەرزەکان. طبعا ژماری کورسیەکان بەرزکراوە بۆ 105 کورسی بە 105,000 کورسی. ماوەی پرۆژەکە مانگی 6 2023 تاوەکو ساڵی 2026 بەڵام دەوترێت هەموو پرۆژەکە لەوەی بگاتە کۆتایی ساڵی 2027 واتە تاو بە تاوەتی کۆتایەتنی کام بوو بە ئیسپای بەرشەشەوە کە چواردەور و هەموو شوێنەکانێکە ڕەنگە بکەوێتە کۆتایی 2027. ئێستا باسیشتان بۆگەم بۆ پرۆژەکە دواکەوتنی تیا بووە. چۆن جێبەجێ کراوە؟ قۆناغی یەکەم ساڵی 2023 ڕوخاندنی هەموو جێگانی کە دەبێت لا ببرێت بەبێ دیزاینی نوێ. ساڵی 2024 دروستکردنی ستاندی نوێ جێگەی کۆنەکان بگرێتەوە بە سێقات تا ئێستا بە تەواوەتی تەواو نەبووە باسی شی دەکەین بۆ دواکەوتووە و تەواو نەبووە. قۆناغی سێمی 2025 دروستکردنی سەقفەکان و جێگەی میوانداری باشە. قۆناغی چوارەمی 2026 تاوکردنی گشت دوکان و بازار و گازینۆکانی چواردەوری یاریگاکە. دیزاینەکە چی لە خۆ دەگرێت؟ طبعا سەقفێکی جوڵاو کە زیاتر لە 10,000 متر دووجا دەبێت و داپۆشراوە بە سۆلار پاناو باشە کە کارەباکە دابین دەکات بۆ یاریگاکە. ئەمە من تەفاسیلەکەیتان جوان پێڵە بۆی تر هیچ پرسیارێکتان نەمێنێ. و بە چواردەوری یاریگاکەش بە 3 بازنە شوێنی میوانداری و چێشخانە و VIP هەیە. چواردەوری یاریگاکە لە ناو شاشە و لیدی دەبێت. مۆزەخانەی نوێ و مێگاستۆری نوێ لە پرۆژە نوێەکەی بۆ بەرشۆنە دروست دەکرێت و دروستکردنی ژمارەیەکی زۆر لە مەسعەد بۆ ئاسانی هاتوچۆ لە نێو یاریگای کامنوو دروستکردنی گەراجی ژێرزەمینی و ڕوبەڕی نوێ و هاتوچۆ بۆ ئەندەران. ئەمە چییە؟ ئەمە ئەم دیزاینە نوێیەکە لە کامنووە بەجێبەجێ دەکرێت. پرسیار کێنەوانی پرۆژەکە جێبەجێکەن باوەرە ئێستا باسی و داواگەین کە بۆ بەرشەلۆنە لەم قەیرانە ڕزگاری نابێت بۆ ئەمەی تەواو نابێت بۆ تووشی کێشەهاتوە. ئەمە و بابەتەیەکە ئێمە لە سەریە دوین هەر لەسەر شاشە نەڵێن بەرشەلۆنە تووشی کێشەهاتوە تەفاسیلەکەین ببینێت بینە شانیەوەی تەفاسیلی داوێت. کێنەوانەی پرۆژەکەی بەرشۆنە جێبەجێکەن کۆمپانیای لیماکی تورکی کە کاری دروستکردنەکە دەکات. کۆمپانیای لیماکی تورکی کاری دروستکردنەکە دەکات. کۆمپانیای نیکینسکی یابانی کە گاری دیزاینی سەرەکی پرۆژەکەکە. کۆمپانیای خوان باسکاڵ و ڕامان ئەوسۆ کاری دیزاینی وردەکاری دەکەن. واتە بە چەند شێوە ئەم یاریگایە پارە پەیدا دەکات بۆیانەکە. ئەمە ڕوونەکەین و تاوان ئەمە ئەو سێ کۆمپانیایەکی ئیشەکانەکە. سەرچاوی داات تکتی یاری کورسیە VIPەکان فرۆشتنی ناوی یاریگاکە کە هیراوە بە سپۆتیڤای کامنوو زیادبوونی سپۆنسەر لە ناوی یاریگا بۆی فراوانبوونی یاریگا بوونی شاشەی گەورە لە نێو یاریگا بۆ ڕیکلام بەکاردێت. هەروەها کۆنسرت و ڕووداوە ناوەندشیەکان و بوونی مۆزەخانەی نوێ ستۆری فرۆشتن بۆ یانەکە. ئێستا بابزانین بۆ دواکەوتووە چۆن کۆمپانیای لیماک ئەم پرۆژەی وەرگرت کۆمپانیا تورکیەکە و هۆکاری دواکەوتنەکان چین. تاوان بام یەکشتان پێ بڵێم. کۆمپانیای لیماک لە ڕێگەی پێشکەشکردنی باشترین نرخ و پرۆپۆزەلی تەکنیکی لە پرۆزەیەکی تەندرینی ئاشکرا
کە بەرشەلۆنە بڵاوی کردوتەوە پرۆژەکەی بەدەستێناوە. 3 کۆمپانیای ئیسپانی کێبڕشەی لیماکیان دەکرد کە بریتی بوون لە چی؟ FCC، ئەکۆنیا، فیرۆڤیاڵ لەگەڵ کۆمپانیایکی فەڕەنسی بە ناوی ڤینچی. ئەم 4 کۆمپانیایە یعنی شەڕیان لەگەڵ کۆمپانیای لیماکە لە کاتێکا لیماک ئەسڵی شەکەی من نیە، بەس گرەوەکەی لەو کۆمپانیایانە بردوتەوە. ئەمە یەکێکە لە هۆکارانەی کە کێشەکە دواکەوتووە. لە مانگیشی ساڵی 2023 بەرشەلۆنە بڕیاریدا پرۆژەکە بداتە کۆمپانیای لیماکی تووشی کە ئەمەش لەو کاتەدا بڕیارێکی شۆگێنەر بوو کە لیماک سەرکەوتنی بەسەر ئەو 3 کۆمپانیای ئیسپانیا و بەسەر کۆمپانیای ڤینچیا بەدەستێنا کە فەڕەنسی بوو لە کاتێکا ئەزمموی میشکردنە لای ئەو کۆمپانیانە بوو. بابزانین بەرشەلۆنە بۆ لیماکی هەڵبژارد. یەکەم لیماک پرۆژەیەکی تەقدیم کرد کە بە کەمترین پارەم پرۆژەیە تاواکە. لاپۆرتا دەستی سوتا بۆی کە لیماک وعدی پیا بە کەمترین پارەم پرۆژەیە تاواکە و هەروەها وتیشی بە کەمترین ماوە من تاوایەکەم و هەروەها هیچ گەرانتیەکی مادی لە بەرشەلۆنە داوا نەکرد. بۆیە ئەم هەڵبژاردنانە وای لە لاپۆرتا و بەرشەلۆنە کرد هەموو ئەو کۆمپانیای ئیسپانی و کۆمپانیا فەڕەنسیەکان وەلا بنێ بێت گرێبەز لەگەڵ کۆمپانیای لیماکی تورکیا لەبەر خاتریەوەی کە داوای گرنتی مادی نەکرد بۆ بەرشەلۆنەکە دیشەکەی بۆکە لەبەرەوەی وتی بە کەمترین پارە بۆ تاواکەم لەبەرەوەی وتی بە کەمترین ماوە بۆ تاواکەم. ئەمە کێشە سەرەکی بەرشەلۆنەیە لە تاونەکردنی بابەتەکە. بۆچی شۆگێنەر بوو؟ یەکەم نەبوونی ئەزمموی جێبەجێکردنی پرۆژەی وەرشی بەم خەبارەیە لە کاتێکدا FCC و ئەکۆنیا ئەو ئەزممونیان هەبوو باسی کۆمپانیای ئیسپانیەکانەکەم تەداخلی سیاسی دەوترێت دیبلۆماتکارانی تورکیا لە کەتەلۆنیا کاریگەریان لەسەر بڕیاری یانەکە هەبووە بەپێی میدیای ئیسپانیا ماواڵی میدیاکانی ئیسپانیا. لیماک پێشتر یاریگای دروست نەکردو بەو گەورەیە بەڵام ئەزممونێکی باشی لە دروستکردنی فڕۆکەخانەوەک فڕۆخی نێودەوڵەتی ئیستانبوڵ کوێت. ئێستا ئێوە تێگەیشتن لەوەی بەرشەلۆنە بۆ پرۆژەکەی دواکەوتووە لەکوێ یاوێتی بچێت. هۆکاری دواکەوتنی پرۆژەکە دواکەوتنی خۆناغێکەمەم پرۆژێ دەبووە خۆی سەرەتا بووە 2014 بکرا بەڵام بۆی خەرز و کێشەی یانەکە و لە سەرۆکاتی و کاتە ڕۆسێل و لاپۆرتا و بارتوها مەختی کێشە بوو یا هیچ لایەنێک ئامادە نەبوو ئەو کاتە قەرز بداتە بەرشەلۆنە و ئەو کێشەیەژە بوو بۆیە پرۆژەکە دواکەوت بۆ ئەو کاتی کە ئەنجام درا. لە قۆناغی دووەمە بەسمان لە دواکەوتنی کاتی جێبەجێکردنی پرۆژەکەی کامانە هۆکارەکانی. یەکەم دەستکاریکردنی دیزاین لەلایەن یانەکەەوە چەندین جار بۆ کەمکردنەوەی تێچوون واتە یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی کە تاواکردنی یاریگای کامن و تەواو بوو قەیرانەدارەکانی بەرشۆنە درێژەیە کێشێ ئەوەیە کە بەرشەلۆنە خودی خۆی چەندین جاراتوە دیزایانی نۆژەنکردنەوەی ئەم مەلعەبەی گۆڕیوە بەس لەبەر خاتیەوەی پارەیەکی کەمتری تێبچێت ئەمە بڕیارێک بۆ بۆی کێشە بۆ درەنگ تاوابوون یاریگاکە. کێشەی درەنگ وەرگرتنی ڕێپێدانەکان لە شاراوانی بەرشەلۆنە و فەرمانگەی سەلامەتی و ژینگەی بەرشەلۆنە کە دەوترێت ئەم ڕێپێدانانە درەنگ دەکەون بۆی ئەوەی کۆمپانیاکە غەریبەیە و تورکیە واتە ئەگەر بدرایە بە کۆمپانیایەکی ئیسپانی پێویستی نەیەکرد مۆڵەتەکە و نەکاتی پێ بچێ بەڵکو زووتر مۆڵەتەکەکرا و کارەکانی مەباشی بەڕێوە ناچێم کۆمپانیا لە ناوخۆی ئیسپانیا. سێم پێگەی یاریگاکە یارمەتی دەرنیە لەبەری دەکەوێتە ناو شوێنی نیشتەجێبوون و قەرەباڵغێکی زۆر و شەقامی زۆری لەسرە. ئەمە ژوا دەکات ڕێپێدانی گواستنەوەی کەلوپەل و تاوەرکرینەکان تەنها لە کاتی شەودا بکرێت کە ئەمەش کارەسادی بەسەر پرۆژەکەدا هێناوە. کەش و هەوا لەبەروی بەرشۆنە شارێکی کەناراوەیە هەمیشە با یاخودەوەی کە نازانمەڵەن گوناحیشە بەزبار ناینێنم بای توند هەیە کە کاری تاوکردنی سەقف و پایە و گواستنەوە بەکارانی تاوەرکرینەکان دوا دەخات دواتە ڕێگە نادات بە بەردەوامی ئیش بکرێت. هەموو ئەم هۆکارانی سەرۆوای کردووە کە پرۆژەکە 9 مانگ لەوادەی خۆی دوا بکرێت کە لە کاتێکدا سەیریکەن خۆی لەمە سوودێکی تری بەرشەلۆنی تیاکە پرۆژەکە دواکە بەرشەلۆنە بۆ هەر ڕۆژێکی دواکەوتن دەتوانێت بڕی 1 ملیۆن یۆرۆ لە کۆمپانیای لیماک وەربگرێت. باش ئێستا دەچمە سەر تەفاسیلی کێشەکە راپۆرتی پێنجەمە کە تایبەتە بۆی لالیگا چۆن کار دەکات بۆ چۆن سەقفی موچە دادەنێت بۆ بەرشەلۆنە. لالیگا دیاری کراوە کە تۆ پارە بە چی خەرج دەکەیت و دیاری کراوە کە دەبێت پارە لە چیدا خەرج دەکەیت. یەک موچەی یاریزان موچەی ڕانەران پارەی گواستنەوەی یاریزان کە دابش دەبێت بەسەر ماوەی گرێبەستا و پارەی بریکارەکان بە هەمووی دەوترێت ئەمە تێچووی سکوات تاوانم بەرنامەیە بێت لاتان بمێنێ دڵنیاتانەکەم بۆ داهاتوو ئیشێکی زۆر زۆرتان پێ بێ بۆ تەفاسیل یانەیەکیش کە چۆن بەڕێواچێ. ئەم تێچووی سکوادە چۆن دیاری دەکرێت کاریانەیەک دەبێت بڕە پارەیەک سەرف بکات باوکێشەیەکی زۆر ئاسان. یەکەم داهات
تێچووی بەڕێوەبردن قەرزی گەڕاوەوەی دەمێنێتەوە دەچێتە تێچووی سکات داهات بریتە لە دەستکەوتی ساڵانەی یانەکە. تێچووی بەڕێوەبردن چییە؟ خەرجی یانەکە لە ستاف و پێناو بەڕێوەبردن باجەکان سەفەر تێچووی مارکێتین مەسرف یاریگە و سنتەرەکانی ئەکادیمیا و هەر خەرجێک لە بەڕێوەبردن. قەرزی گەڕاوی ساڵانە چۆن جێگیر دەکرێت؟ بڕی قەرزەکە و سوی قەرزەکە دابەشی ساڵانی گێڕانەوەی قەرزەکە دەکرێت بۆی بڕی گیراوی 1 ساڵ دەبێت واتە ئەگەر بڕی قەرز 500 میلیۆن یۆرۆ بوو گوێ لەم قسەیە بکە 500 میلیۆن بوو بڕی سو لە 103 ساڵانە واتە 15 میلیۆنی ساڵانە ماوەی گێڕانەوەی قەرز 10 ساڵ واتە ساڵانە ئەگەر تۆ 50 میلیۆنیش بگێڕیتەوانێت تاوانەوە تۆ 500 میلیۆنە دووەرگرتەوە بۆ 10 ساڵ بە بڕی لە 103 سووانێ کە خۆت زانە من لە دینی ئیسلاما ڕێپێدراو نییە بەڵام من تەفاسیلی شەکەت پێڵم هەر ساڵێکە تۆ 50 میلیۆنی گێڕیتەوانێ سیاسی سوویەتە سەر 500 میلیۆنەکە و کاتە تۆ بێ 65 میلیۆن یۆرۆ بگێڕیتەوانێت لە بەرامبەر چییە؟ لە بەرامبەر پێدانەوەی 50 میلیۆن قەرزە. ئەمەیە کە قەیرانەکان زۆر دەبن. ئەمەیە وایە کاکە میلانێ فرۆشرا بوو بانقێگاتە سەری دەستی بەسەر داگر وتی تەواو من هەموو پشکەکانم کڕیوەتەوە. ئێستا کێشەکەی بەرشۆنە ئەسلی کێشەکە لە چیاک؟ کێشەکە لەوەدا کە تا ئێستا داهاتەکەی بەشیەوە ناکات کە داوای لێ دەکرێت. ئەو داهاتی کێتە بەرشۆنە بەشیەوە ناکرێت کە تیپەکە داوای دەکات بۆ بەڕێوە چوون و تا ئەم دەقەیە داهاتەکەی بەشی لێدەرکردنی خەرجی بەشی سکواتەکەی ناکات بۆیە بە فەرمی نەگەڕاوەتەوە یاسای یەک بە یەک هەتا ئەم چرکەیە واتە چۆن هەنگاوەکان نراون چوونەتەوە دۆخە بەڵام بەرشەلۆنە بەڕەسمی بۆی ڕانەگەێنراوە کە تۆ گەڕاویتەوە یاسای یەک بە یەک. راپۆرتی شەشەم کە تایبەتە بە راپۆرتی ساڵانەی بەرژنۆ بەرەو پێشچوونی باریدارایی یانەکە. بەپێی یاسای لالیگا یانەکان دەبێت لە سەرەتای مانگی حوتی هەر ساڵێک جوانگوێ لەم قسەیە بگرن و من سوورم لەسەرم قسەی خۆم. بەپێی یاسا یانەکان دەبێت لە سەرەتای مانگی حوتی هەر ساڵێک راپۆرتی دارایی پێشکەش بە لالیگا بکەن تا لالیگا وردینی بکات و بڕیار لە چارەی یانەکان بدەن. لە 36 بەرشەلۆنە ڕایگەیان کە 100 میلیۆن یۆرۆ داهاتیان زیاد کردەوە بەمەش گەڕاونەتەوە یاسای یەک بێت کێشەی تۆماری یاریزانیان نامێنێت تەنانەت تیباز بە لاپۆرتایوت ئەگەر 100 میلیۆنتان زیاد کردبێت نەجاتتان بووە. ئەمە ئەو قسەیە کە لاوینی ڕابردووە کراوە لە نێوان لاپۆرتا و تیباس. راپۆرتی ژمێریاری ساڵانەی یانەکان چۆن پێشکەش دەکرێت؟ بەشی ژمێریاری یانەکە راپۆرتەکە ئامادە دەکات کە هەر یەکە لە خەرجی و داهات و قەرز و هەموو وردەکاری تێدایە. ئەم راپۆرتە لەلایەن لانەیەکی سەربەخۆ وردبینی بۆ دەکرێت کە لەو کاتە کۆمپانیای گرانسۆری ئەمریکی بوو کە بەرشلۆنە گرێبەستەکەی هەڵۆشانەوە. کۆمپانیای کرۆ ئیدیتەرس کۆمپانیایکی نوێی وردبینیان داخل کرد کە ئیسپانیا و تایبەتمەندە بە لالیگا و لەسەر قسەی کۆمپانیەکەوتیان ئەم راپۆرتە ناکرێت 100 میلیۆنی کورسی VIP داخل بکەین لە کاتێک یاریگاکە بەکارنێت بۆی لالیگا. بۆیە ئەوەی کەوای کردو بەرشەلۆنە ڕای نەگەێنێت کە گەڕاوەتەوە یاسای یەک بە یەک تاوانەبوونی یاریگای کاملۆ. لە ئێستا دۆخی بەرشەلۆنە چۆنە؟ لە ئێستا دۆخی بەرشۆن دەبێت یاریگاکە ڕێپێدانی بۆ بکرێت لەلایەن شارەوانی بەرشۆنە کە تا ئێستا نەیکردووە لە پێشتر پێمان وتون بوو تاوان بۆم ڕوون کردوونەتەوە کە کۆمپانیای لیماکی تورکی و ئەو گرێبەستە و بەرشۆنە گەڕانەوەی بۆ ئەو کۆمپانیا و هەڵبژاردننی بەسەر و کۆمپانیای تر ئەمە سەرداوی کێشەکانە. طبعاً هەر کاتێکی بەرشەلۆنە ڕاستەوخۆ کە گەڕاوی یاریگای کامنو ئەمە بابەتەکەی ئەمە بابەتە جەوەرەکەی دوایی بانە ببین. هەر کاتێک بەرشەلۆنە گەڕایەوە یاریگای کامنو ئەو کاتە فرۆشی 100 کورسیە VIPەکەی بەرشەلۆنە لە ناو قایمی ئیسپانیان ناونووسەکرێ بۆ یوی تا ئێستا ناونووسەکەەوە ڕاستەوخۆ لەوەشەوە بەرشەلۆن دەگەڕێتەوە یاسا یەک بەیەک وەکەوەی کە لاپۆرتا و تیباس لە هاوینی ڕابردوو باسییان لێوە کردووە. ئەمە هەموو وردەکاری کێشەی بەرشۆنە و پەیوەندیەکانیان کە پێکەوە گرێداوە و ئێستا بەرشەلۆنە هەنگاوی زۆر باشی بڕێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام من ئەمەی کە پێمان تەفاسیلی ناو دواکەوتنی کێشەکانە بۆچی نۆژەنکردنەوەی ناکامن و دواکەوتووە بۆچی تاوکردنی یاریگاکە دواکەوتووە بۆچی وعدەکان وەکو خۆی ناچێ بەڕێوە ئیشەکان چۆن چوون و چۆن نەکران ئەم کۆمپانیا چۆن سەرکەوت بۆم کۆمپانیا قەرزەکان چۆن کراوە بڕیدانەوەی چۆنە بێ ئەمە تەفاسیلێک بوو لەسەرەوەی تر دوایەوە یعنی هەر ئێمە قسێ فرێنین بڵین بەرشۆنە لە کێشەیە و کێشەی دارەیە ئەمە تەفاسیلی کێشەکەی بالای خۆتانە بێ و تر پێویستان بە هیچی تر نەبێ.
بابزای ئێستا لاپۆرتا چی دەکات بۆ خۆی لاپۆرتا دەوێت یوفا لە خۆی ڕازی بکات بە کشانەوەی لە سوپەرلیگ بۆ مەژ ئاسانکاری گەڕانەوە بۆ کامنوو بەدەستێنێت دەوێت لە 2026 لە کامنوو پاشان دەوێت هەڵبژاردننی سەرۆکاتی کەبڕیار وایە لە 6 مانگی 2026 بکرێت بیخاتە پێشتر بۆ مانگی 4 تا ئەنجامەکانی کۆتایی وەرزەگەر پێویست نەبوو کاریگەری نەبێت لەسەر هەڵبژاردنەکان تاوان لاپۆرتا لەمەیە سیستمێکی بەکارهێناوە دەوێت هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی بەرشەلۆنە لە مانگی 6 ساڵی داهاتوو ئەنجام نەدرێت بەڵکو دەوێت هەڵبژاردنەکان بێنێتە پێشەوە لە مانگی 4 2026 ئەنجامیان لە پێناو چییە؟ لە پێناو ئەوەی ئەگەر هاتوو ئەم ئیشانە هەمووی تەگەری تێکەوت هەروەکو خۆی نەچوو بەڕێوە ئەگەر هاتوو نەکا بەرشەلۆنە لە کۆتایی وەرزە ئەنجامیکی خراپێ بێ بۆیە بڕوای وایە ئەمانە هەمووی تەسیرەکە لەوەی کە جارێکی دیکە بۆ بژاردننی سەرۆکاتی بەرشەلۆنە هەڵبژێرێتەوە بۆیە پێی باش هەڵبژاردنەکە بێنێتە مانگی 4 ئەمە هەموو تەفاسیلی هۆکاری دواکەوتنی بەرشەلۆنە بوو هۆکاری کێشەکانی بەرشەلۆنە بوو هۆکاری نەگەڕانەوەی بەرشەلۆنە بوو بۆ یاسای یەکبێک بە دەر لەمە هەشتێکی تر وجودی نییە زۆر بە خێرام چەند خولەکە گەرمەجا لە بێمە لای کۆمنتەکان سڵاو لە ئێوە هاوڕێیانی ئەزیز ئەوە کاک محەممەد دەڵێ لاپۆرتا کورە کاکەی گیان تۆ لە دۆخی دارایی و ئابووری بەرشۆنە نازانی ئەزیزەکەم لاپۆرتا پارەی چیە دزێ کورە لاپۆرتا نەبووە یاسەوەکو ڕێنجەر زەبووە داوەزیتا لە پلەسیەوە بەشداری بکردە 1 ملیار پوینت 3 ملیار یۆرۆ قەرزار بوو تو باسی چیەکەنیەوە کاکە واز لە عەتف و سۆڤێنن لە سەیرکردنی یاریە ئەتر بەس لەبەرم بڕیارەی میسی لاپۆرتا واللهی کەس نییە بە میسی و بە خانەوادەی میسی شوێندەی لاپۆرتا دڵسۆزی بەرشەلۆنە بێ لاپۆرتا نەبووە یاسە بەرشۆنە هەر قفڵێ لە بەرگاکەی ئیرا بوو کاک تووشی قەیرانی کێونە گەورەهاتە بوو ئەڵێ گەڕانەوەی میسی سوودی بۆ بەرشۆنە هێجا کێ لە سوودی نییە میسی یاری بۆ بکە بەڵام وەکوی دۆخی دارایی بەرشۆنە ڕێگایان نامە شتێکی ترە کاگی واڵێ دانانی یاریزان لە پێگاتیانە وەڵبژاردە لە شوێنی یاریکردن بە پێویستی یاریزانەکەیان ڕانەرە و شوێنی دیاریدەکا وەکو ئیجباری دەبێت لە شوێنی یاری بکات ئەگەر ئیجباری بوو یاریزانەکە سەرکەوتن هەنێ جار ناچاریشی کاگیوە دەستت خۆش بە هەنێ جار ناچاریشی یاریزان لەو شوێنە یاری پێ بکەی کە حەزی پێنا هەر کارڕۆنشڵۆتی لە ڕیاڵمەدی دایری بە چوامینیە کرد بە ئیجباری لە دڵی بەرگریا لەبەرەوەی کە یاریزانی ناقص بوو ڤالڤێردی بردە باڵی ڕاستی بەرگری و یاری پێکرد لەبەرەوەی یاریزانی ناقص بوو لەبەرەوە بەڵام ئەگەر یاریزانەکە خۆی ڕەتی کاتۆمە بابەتێکی ترە بەڵێ ئەمە یەکێکە لەوە کارەکانی سەرکەوتن کاگەرساڵێ بە دەڵێن بەرشلۆنە لە مرکاتوی زستانە 4 یاریزانی بۆنزلیگای گوازێتەوە نه هیچ شتێکی وان نییە کاک محەممەد ئێستا دیفاعی یاسایی باشتا بۆ 100 میلیۆن یۆرۆی بەرشۆنیان دەچێت مناڵی لاماسا دەرێن دیان یاریزانە کەس نایە لێ بۆ تۆ بەرشۆنە بە زۆر یاری پێدەکاتەوە بە نمونەی ڕاشفۆرد و چیزنی گراڕۆم 1 ساعتە باسی کێشە و بووەکەم 1 ساعتە باسی و قەیرانانە و بووەکەم 1 ساعتە باسی و بووەکەم کە تۆ ناتوانانی لە داهاتی تیپەکە پارە سەرف بکەی بۆ خاتری خوا کاک دەوەن سپاس بۆ تۆ ئەیوە نیە ڕێبەنجام بەرشۆنە لاپۆرتا خەریکە بەرشۆن لەو قەیرانە ڕزگارکە تۆ چوزانی وانتس وڵی ئاوا من یعنی ڕافایل نادال یاریزانی تر سزەوی گونجاوە بۆ سەرۆکە چا من چوزانمەوە گونجاوە بۆ سەرۆکاتی ڕیاڵمەدی بۆ خاتی خوا خۆ نادال برای باوکم نییە کاگاریانجان بەڵێ من 1 ساعتە باسیەوە ئەەکەم باشە تۆرێسیانەنا بە 40 بە 60 و کۆتینۆ بە 120 میلیۆن بەسەر دڵەکەم من باسیەوەکەم ئەمانە بەرشۆنەن تووشی قەیرانی دارایی کرد تا هاتنی لاپۆرتا ئەمانە هەمووی پێش لاپۆرتا کران لە گرێبەستە گەورەکانی لاپۆرتا حاڵەتی ئیجباری بوو بەهێنانی کۆندی ڕافینا لیڤاندۆڤسکی ئەمە هەر دیارترین گرێبەستەکان ئەویش چی بوو بڕیاری فرۆشتن و ئەم نۆژەنکردنەوەی کامنوو یابوو ناوی یاریگاکەی فرۆشت بوو بە سپۆتیڤای کامنوو ئەنجا دەم گرێبەستانەی کرد من ئەڵێم قەیرانە دارایەکانی بەرشەلۆنە لەوە سەرچاوی گر بەڵام لاپۆرتا لە 2021 دەستی کردو بە چارەسەرکردنی 5 ساڵە بۆیە ئەم قسە یەکەمەوە لی بەرپرسیارم لاپۆرتان نەبوایە من پێ دەڵێم ئێستا قفڵێک لە دەرگای بارەگای یانەی بەرشەلۆنە ئیرا بوو وەکو ڕێنجەرزدا دەبەزی و
لە پلە دووە دەستی باریکردن دەکردوانێت لە پلە سێوە دەستی باریکردن دەکردوانێت چونکە بارتۆمیۆ ڕۆسێل کارێکیان بە بەرشەلۆنە کرد باری دۆخی دارایی بەرشەلۆنیان بە ئاقارێکا برد وا وێرانیان کرد لاپۆرتا 5 ساڵە خەریکە بە دۆخی بەرشەلۆنەوە بە زۆرترین قوربانیەوە تاوەکو ئێستا نەیتوانێت دۆخەکە ڕێبکاتەوە لەبەرەوە حەز دەکەم شت شارەزا بن لێی ئەنجە قسەی لەسەر بکەن نەک بۆ عەتف و سۆزی خۆتان کوێتان بوێ یەکسەر بەرنەفرەتی بە سپەی شیکاری وەشی بەڕێوە ناچێت ڕۆژی سێشەمە تایبەت بە عێراق پێتان ئەگەمەوە ئەمەش بابەتی تەفاسیل بوو لەسەر بەرشەلۆنە هیوادارم تر هیچ پرسیارێکتان لەسەر بەرشەلۆنە نەمابێت خواتان لەگەڵ